بەڕێزان، هەر شتێک زۆر وردت کردەوە ئەو ئەحساسە بۆ دروستەکە. کەواتە باش وایە زۆر شت ورد نەکەیتەوە و زۆر گرنگی بێنێ. یعنی ئەگەر ئینسانێک دەستنوێژێکی گرت قەناعەتی وا بوو کە دەستنوێژەکەی تەواو نییە، لێرە ئەکەوێتە ئەوەی بەخوا لەوچە نوێژەکەم قبوڵ نەبێت. ئەگەر جارێک دوو جار ئەم حاڵەتە بۆ دروست بوو، نابڕێت دەستنوێژ بگریتەوە. بەڵام زیاد لە جارێک و دوو جار بۆ دروست بوو، دڵنیا بە ئەوەی تریش دروست نییە بڕێت دووبارە دەستنوێژ بگریتەوە. ئەوەش دروست نییە. یعنی نە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وای کردووە، نە سەحابیەکان. لەبەرەوە ئەگەر ئەم جارە گومانت بۆ دروست بوو، شتێکی شەیطانی بزانە بڕۆ نوێژەکە بکە. خۆت تەسلیمی ئەو واقعە مەکە. بۆ نموون دەسێک لە شتێک ئەڵێ بەخوا با بڕۆم بیشۆم. کەچە کە کۆرۆنا هاتبوو بەڕاستی من خۆم یەکێک بووم لەوانەی زۆر گرنگیم پێیە. یعنی بۆ نمونە کرێنسی تەعقیمم بەکارهێنا، شتم ئەکڕی لە بازاڕم هێنایەوە، هەمووی تەعقیمە کردیم جام هێنایە ژوورەوە. من ئەو ساڵە توشتم لە ساڵی دوایەوە زۆر بەخاری بوو. مهم ئەم جۆرە کە تۆ دەستەی لە مێزە دوای ئەتێ شتێ بخۆی ئەڵێ بەخوا با بڕۆم دەستم بشۆم، لە سنووری پاراستنی پاک و خاوێنیە ئاساییە. بەڵام واو لێبێ هەموو جارە دەست بشۆی، ئەمن حاڵەتێکی نەفسیە. بڕیار بە بڵێ کورە نەخۆش بکەون باشتر لەم حاڵەتە دەرونی. یعنی جار جار خۆت بڵێ دەی کورە ئەو پەڕەکەی نەخۆش کەوتم چوون بۆ خەسەهان، ئەویان باشترە. کەواتە مەهێڵە لێبەرەن تووشی نەخۆشی نەفسی ببی و وەسواس ببی و ببیتە ئینسانێکی عەمەلی. جار جارە بڵێ دەی با نەخۆشکەم، باشە؟ جار بڵێ دەبا نەخۆش، جار جار بڵێ کورە دەی خوا خۆی زانێ ئینشەڵا گیرایە بێ نوێژەکەم قبوڵە بێ. یعنی خۆت تەسلیمی ئەو حاڵەتە مەکە کە ئەگەر تەماشای ئاینی ئیسلام بکەی، زۆر جار ئەم حاڵەتە بە وەسوەسەی کەڵێن واسواسی بە وەسوەسە ئەوتر شەیطانێکی لە ئیشەکانی ئەوەی وەسوەسە بوو ئینسان. لە ڕێی عیلمیەوە پەیوەندی بەم زۆر جار پەیوەندی بەم حاڵەتانەوە هەیە کە خۆت لە مێشکی خۆتا دروستیەکەیتەوە. بەخشە زەینیە گێ ئەڵێ بەخوا پیسە ئەسە میکرۆبی دێوەیە دەستێ. ئیتر هەر ئەوەنە واوت ئێستا تۆزی ئەوە بیر لە دەستت بکەرەوە بزان ناڕێ بێشۆی، ئیتر خێزت نایە مەسەن بێزت نایە بڕۆی شتێ بخۆی. ئێستا تۆزی ئەوە بکە لە دەستێ ئەسە بێنە بێشای خۆ میکرۆبی پێوەیە. حەزەکەی بڕێ بیشوی. بەڵام ئێستا ئەو هەستە بۆ دروست نەبووە، بڵێ دێبا نەخۆشکەوە. تۆ خراپترین ئەگەرێ دیاری کرد هەمیشە زاڵەبی بەسەر وەسوەسە. ڕاستیەکەی بەڕێزان چارەسەری ئەم شتانە لەوە ئەچێ کۆرسی تایبەتی پێویست بێ. من زوو وعدماوە کۆرسێکی وا بڵێمەوە تا ئەسە نەموتوە چۆن چارەسەری گرفتە دەرونیەکانی خۆتەکەی. ئەمە بابەتی کۆرسەکەمان نییە، بەڵام پەیوەندی ئەوەنە مۆزوعێکی فراوانە. ئەم شتانەش هەمووی کاریگەری هەیە. باوەڕکەن من پیاوێک هەڵ بۆلام وتی مامۆستا من ژیانم نەماوە بەدەست خێزانمەوە، خێزانم وەسواسە، کاتێ ئەڕۆمەوە بۆ ماڵەوە کە لە دەرگاکە ئەچمە ئەودی و شوێنی پێڵاوەکان ئەڵێ ئەبێ هەموو جلەکانت لە یاد داکەنی، دلت بۆێنم ئەیکەیتە بەرت، یەکسەرە چی بۆ حەمام خۆتە شوێ خۆتە گۆڕی، ئینجاییتە ناو ماڵەکە. هەموو جارێ وایە. ئەمە نەخۆشیە. باش وایە ئەم دیبێ بە زۆر بیچەقێنی بەڕایەکە بۆی فێر ببێ کە پیسبوون ئەخۆی ئەم کەسانە ئەزانین چۆنە ڕوبەڕووی واقعیان کەیتەوە زۆر جار ناچارە بێ. یعنی ئێستا ئەم کەسە لەوە تێگەر لە بۆ نمونە میابارانی هەڵەبجە خەڵک ئاوارە بوو بەناو ئەو هەموو ناڕەحەتی و شتا ڕۆژت هایتر لە یاد ڕوبەڕووی واقع بێتەوە، جاری وایتر لێوە فێرە بێ کە گوێنەیە. یا مەسەڵەن کەسێکە بۆ زۆر تەبیعەتی نەوعەیە بووە گیراوە بە عەسکەر، برادرێکم باسیە کرد، ئەوە کە گیران بە عەسکەر، من کوڕێکی مناڵ کاری 18 ساڵی شەرمن بووم، ئەڵێ ئەوانیش هەموو عەرەب بوون و ئەوان تەبیعەتیان نەوعێکیکە بوو. ئەی بۆ نمونە لە یەک سینیا خواردنی شلیان ئەهێنا، هەر دایان هێنا یەکسەر دەستیان پێخست هەمویان بەدەستیان خوا. یعنی من یەک دوو ڕۆژ زۆر برسیم بوو، دوایی فێر بووم هەر کە دایانەنا پەلامارمەیان تۆ زێشتم ئەخوارد، چونکە ئەمزانی ئێستا دەستی تێخەم. خۆ ئەمە باوەڕ کە دەستیشی تێخەندەوە هیچ نەخۆش نەکەوی. گرنگ ئەوەیە ئایا لایەنە دەرونیەکەت پاک بێ باشە یا خواردنەکەت. من خۆم دەرونی خۆم بەلاوە گرنگترە تا خواردنەکە. یعنی قەیچێکە
ئەو خواردنە بخۆم نەخۆشکەوم بەس تەبیعەتم وانە بێ بڵێم وەڵا مادەم وایە نایخۆم مادەم وایە ها یعنی خۆت باشکە دەرونی خۆت باشکە ئاساییە لەوە ڕۆژە نەخۆشکەوی ڕۆژێ حاڵەتێک دروست ببێ یا تەبیعەتت نەیبە بەڵام هەر زۆر زاڵ بە بەسەر تەبیعەتی خۆتا باشتر